پەیامی سیاسی پشتی کردنەوەی ئەم باڵەخانەیە لە هەرێمی کوردستان گفتوگۆ دەکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک بینەر کوردی لە قەتەرەوە لەگەڵمانە توێژەری سیاسیە. کاک بینەرم کاتت باش، سڵاوت لێبێ. چی دەخوێنیتەوە لە کردنەوەی گەورەترین بیناوە باڵەخانەی کۆنسڵخانەی ئەمریکا لە هەرێمی کوردستان؟ پەیامێکی تێدایە؟ زۆر سپاس کاگرانکۆ، زۆر خۆشحاڵم کە لەگەڵ جەنابتا دووبارە قساکەمەوە. لە حەقەدا ئەمەی کە ڕوودەداتکردنەوەی گەورەترین باڵەخانەی کۆنسڵخانە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوڕاستە گەورەترین لە هەولێر مانای ئەوەیە کە ئەمە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە خۆڕایی ئەم کارە ناکە، بەڵکو ئەمە پلانێکی استراتیژی درێژخایەنە کە بۆ ماوەی چەندین ساڵە کاری لەسەر دەکرێت. ئەمە ئەو مەسجە سیاسی لە پشتەوەیە کە واشنگتن و بەرهێنانێکی سیاسی و بەرهێنانێکی استراتیژی و بەرهێنانێکی درێژخایەن لە هەرێمی کوردستاندا دەکات. مانای ئەوەیە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە هیچ شێوەیەک لە شێوەکان لە کوردستان ناکشێتەوە، بەڵکو هێزی سیاسی خۆی، هێزی ئابووری خۆی، بنکەکانی خۆی فراوانتر دەکات و پەیوەندیەکان بەرەو تونند و تۆڵتر و بەرەو باشتر دەڕۆن لە هەموو ڕەهەندە سیاسی و ئابووری و سەربازی و ئەمنیەکاندا. باشە کاک بینەر، ینی ڕەنگە ئێستا ئەوە بیبینین کردنەوەی بیناو باڵەخانەیەکە، بەڵام ئەم پێویستی بە پاراستنە، بە پێویستی بە سیستەمی بەرگریە. ئایا مە دەکرێت وا بیخوێنینەوە کە جۆرێکە لە پاراستنی ئێمەی کوردیش لە ناوچەکەیە تایبەت لە باشووری کوردستان؟ بە دڵنیایەوە کاگڕانکۆ، ئەمەیکە هەیە بۆ هەرێمی کوردستان ژێرخانێکی زۆر گرنگی ئەمنی، ژێرخارێکی زۆر گرنگی ئابووری و سیاسیە. وەک جەنابەت لە راپۆرتەکەدا ئاماژت پێکرد کە ئەوان سیستەمی دژەموشک یان ئینستۆڵ کردووە لەو بنکەیەدا. بۆیە ئەمانە هەمووی دیراسە کراوە لەلایەن حکوومەتی ئەمریکیەوە، لەلایەن وەزارەتی دەرەوەی ئەمریکاوە، دوای چەندین ساڵ پلاندانان و داڕشتنی استراتیژی کەوتونەتە ئەو قەناعەتی کە پێویستە ئەم بنکەیە بکرێتەوە. ئەمە بۆ کوردستان مانای ئەوەیە کە کوردستان هەرێمێکی سەقامگیرە، کوردستان هاوبەشێکی گرنگە کە ئەمریکا پشتیوانی لێ دەکا و باوەڕی پێیەتی و پابەندی ئەمریکایە بۆ هەرێمی کوردستان لە بەرامبەر ئەو هاوکاریانەی کە بۆ ئەمریکا کردوێتی لەوانە بەگشتداچوونەوەی شەڕی داعش، بەگشتداچوونەوەی تیرۆریزمی ناوچەی، بۆ مەسلەی هاوسەنگیکردنی باڵانسی هێز لە ناوچەکە و زۆر پرسیتر کە بۆ ئەمریکیەکان گرنگن لە هەرێمی ڕۆژهەڵاتی ناوڕاستە. باشە کاک بینەر، زۆر جار ئەمەی کورد لە ڕابردووش راوتراوە بە تایبەت بەر لە سەردەمی ڕفراندۆم، یان ئێمە دەوڵەتێکی ڕانەگەێنراو بین لاسی پەیوەندی نێودەوڵەتیەکانمان، پەیوەندی سیاسیەکانمان. ینی دەمان بینی سەرۆکی وڵاتانی جلهێز داهاتنە عێراق سەرەتا سەرێکیان لە هەرێمی کوردستان دەدا، بەڵام زۆرێک لە غڕور ینی گرتینی ینی هەندێک کارمان کرد کە بە دڵی دۆستەکانمان نەبوو لەسەر ئاستی گیان. کردنەوەی ئەم کۆنسڵخانەیە و بە قورسیمانەوەی ئەمریکا لە ناوچەکە چەندە دەکرێت ئێمە ناوخۆی خۆمانی لەسەر بنیاد بنین، تەبایی و ئاشتەوایی خۆمانی لەسەر بنیاد بنین، ئەوەندەی کە بێتەمایی غڕور بۆمان. ئایا ئەمریکا کوردی یان هەرێمێکی کوردستانی لە دەرەوەی عێراق دەوێ، یان ئەوانە لە چوارچێوەی عێراقدا مامەڵە لەگەڵ ئێمەدا دەکەن؟ ئەوی کاگڕانکۆ دەکرێت وا تەماشا بکرێت و ئەوەی کە هەیە و ئاماژەکان باس لەوە دەکەن. هەرێم ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پابەندی خۆی ڕاگەاندووە بە مانەوەی یەکپارچەی خاکی عێراق و هەبوونی عێراقێکی فیدراڵ، بەڵام لەوە گرنگتر ئەوەیە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەستبەرداری ئەو پەیوەندیانە نابێت کە لەگەڵ هەرێمی کوردستان هەیەتی و کردنەوەی ئەم کۆنسڵخانەیە دەرخەری ئەوەیە. ئەوان دەیانەوێت کە کوردستانیشی بەهێز لە ناو عێراقێکی فیدراڵا بێت، هەم بۆ باڵانسکردنەوەی هێزە عێراقیەکان و عێراقێکی فیدراڵ، هەم بۆ باڵانسکردنەوەی وڵاتەکانی تری ناوچەکە کە دراوسێمان و چەندەها هەزار کیلۆمەتریان بە هەرێمی کوردستانەوە هەیە وەکو سنوور. بۆیە بەڕاستی ئەمە هەنگاوێکی زۆر گرنگە و لەوەش گرنگتر ئەوەیە کە ئێمە لە کوردستان بتوانین و بەرهێنان لەسەر ئەمە بکەین. ئێمەش لەو ئاستەیە بین کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا معاملەمان لەگەڵ ئەکەن، ئێمەش لەو ئاستەیە بین کە بتوانین یەکریزی ناو خۆمان بتوانین خەتە استراتیژیەکانمان تێنەپەڕێنین، بتوانین و بەرهێنان لەسەر ئەمە بکەین بۆ ئەوەی کە بتوانین پەیوەندیەکانمان باشتر بکەین لەگەڵ وڵاتانی تری دنیا
و ئەمە بەکاربێنین بە شێوەیەک لە شێوەکان بۆ زیاتر گەشە پێدان و فراوانکردنی پەیوەندیەکانمان لەگەڵ وڵاتانی جیهانیدا. باشە کاک بینەر هەر ئەوەی کە باسی دەکەیت چەندە بەرپرسیارەتیمان زیاتر دەکاری تر بە بەرچاوی گەورەترین کنسڵخانەی ئەمریکاوە لە جیهان ئێمە ینی هەندێک کار نەکەین بە بەرچاویەوانەوە لە خۆپشاندەر نەدەین ئازادی میدیا بەرتەسک نەکەینەوە و پەرلەمان بێ ئەهمیەت نەکەین پێگەێنانی حکومەت دوا نەخەین ینی پرۆسە حکومڕانیەکەمان بکەین بە پرۆسەیەکی نمونەیی چونکە ئیتر ئێستا چاوی جیهان زیاتر لەسەرمانە. ڕاستە کاگڕانکۆ هەموو ئەو پرسانی کە جەنابەت باست کرد پرسی شەفافیت لە حکومداری، پرسی مافەکانی مرۆڤ، پرسی ئازادی میدیایی و ڕۆژنامەگەری، پرسی ئازادی تاک، پرسی وە بەرهێنان و هەموو پرسەکانی تر ئەمانە زۆر زۆر گرنگن بۆ ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا. بۆ ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا ئاگای لە هەموو شتێکە کە ڕوو دەدات. ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا ماوەی چەندین ساڵە لەم هەرێمەیەوە بەرهێنان دەکات، پشتگیری سیاسی دەکات، پشتگیری ئابووری دەکات، پشتگیری سەربازی دەکات. لە بەرامبەریشدا هەرێمی کوردستان هاوکاریشی گرنگی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا بووە لە زۆر پرسی گرنگی ئەمنی و سەربازیدا لە ناوچەکە. بۆیە وەک هەم جەنابەت ئاماژت پێ ئێمە دەبێ وەک ئەکتەریشی بەرپرسانە مامەڵە بکەین، ئەبێ وەک ئەکتەرێک مامەڵە بکەین کە مستحقی ئەو بەرپرسیارەتیە بین و مستحقی ئەو دەستکەوتە بین کە بەدەستمانێناوە بۆەوەی کە بتوانین پەیوەندیەکانمان بەرەو پەیوەندیشی قوڵتری استراتیژیتر لە هەرێمەکەیە لەگەڵ ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکایە ببەستین و بتوانین زیاتر گەشەی پێبین و ئەکتەریشی بەرپرس بین لەوانەیە باشترین دووشە بێت کە بتوانم پێت بڵێم. سپاس دەکەم کاک بینەر کوردی توێژەری سیاسی، سپاس دەکەم کە لە قەتەرەوە لەگەڵمان بووی، دەزانم مەشغوڵی لەوێش کۆڕ و کۆڕبەندی گەورە هەیە لێ بەشداری دەکەن. سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان، زۆر زۆر سپاس. زۆر خۆشحاڵ بووم. سپاس بۆ تۆ. سپاس کاک بینەر.